سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان خێرخوازانی خۆشەویست دڵخۆش بن بە هاوکاریەکانتان ئەوە هاوکاریەکانی ئێوەیە ئەمڕۆ لە دەستگای بەخشیر دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای شارەزور ئەمڕۆ لە یەکێک لە پرۆژە ناوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین دروستکردنی دوو خانوو بوو بۆ دوو خانەوادەی بێ باوک سوپاس بۆ پەروەردگار بە هاوکاریەکانی ئێوە تەنها لە ماوەی کەمتر لە 3 مانگدا هەردوو ئەو دوو خانووی کە دەبینین لە پشتی منەوە بە ئەنجام گەێنرا بە هاوکاریەکانی ئێوە خی گەورە خێری ئەو کەسانە بنووسێت کە هاوکاری کردوون و پاداشتی خێریان بداتەوە ئێمە نازانی لێرەوە چۆن دەستخۆشیان لێ بکەین تەنها ئەوە دەڵێن خی گەورە دەیان قات و سەدان قات قەرەبوویان بۆ بکاتەوە خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئەوە هاوکاریەکانی ئێوەیە خەندە تۆراوەکان دەگەڕێنێتەوە بۆ لێوی منداڵە بێنازەکان خی گەورە پاداشتی خێرتان داتەوە خێرخوازانی خۆشەویست خۆش بن بە هاوکاریەکانتان تا ئێوە ببەخشن ئێمە بەردەوام دەبین ئەوە هاوکاریەکانی ئێوەیە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکان خەریکی پرۆژەی ناوازە و جوان و دڵخۆشکەرە بۆ نەداران و هەژارانی هەرێمە کەمان خی گەورە پاداشتی خێرتان داتەوە. طبعا ئەم دوو خانوو کە دروست کراوە سپاس بە پەروەردگار لە ماوەی کەمتر لە 3 مانگدا خانووکان هەرێکیان پێکاتووە لە دوو ژووری نووسن هۆڵێک میوان و ئەو مەتبەخە خنجیرانش کە بە چای خۆتان دەیبینن و مەتخەل و مشتەمەلات و ئەم پێداویست و کەوانتەرانە هەم بازاڕی نین طبعا دەیاندەین بەکردن بە شتێکی ناوازە و سەردەمیانە و کوالیتێکی بەرز ئەمەش هۆڵەکەیە طبعا هۆڵێکی گەورەیە ئەمەش نووسنێکە بە معرەزی نوێنی پێڵێن لای ئێمەیتر نازانم لە شوێنانی کرد ئەو ئەمەش بە هەمان شێوە بازاڕی نییە دروستکراوی خۆمانە ئەو کەسانی گەر شارەزایەکیان هەبێ لەم ئیشانە خۆیان نەزان کە شتێکی ناوازە و جوانە خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئەمەش نووسنێکی کێ لێرە مش مشتملاتە ئینشاءڵڵا میوانداری خۆشی تیاکەن و طبعا ئەم دوو خانەوادەیەکیان 4 منداڵی وردی هەیە وەکەشیان 3 منداڵ بۆیە لێرەوە پێتانەڵێن دڵخۆش بن بە هاوکاریەکانتان هەتا ئێوە ببەخشن ئێمەش خزمەتکارین تا ئێوە ببەخشن ئێمە بەردەوامین خی گەورە پیرۆزیان کاو خێر دەستی خێرخوازانیش خۆش بێ داوا لە خێرخوازان دەکەم لە سەردەم شار و شارەشەکان هاوکارمانون بۆی بتوانین لە سەرجەم شار و شارشکان هاوکاری منداڵی بێناز و بێنەوایان و هەژاران بکەین هەتا ئێوە هاوکارمان بن ئێمەش بەردەوام بین خی گەورە پاداشی خێرتان داتەوە. بسم الله الحمد لله والصلاة على رسول الله خێرخوازان سەلامی خی گەورەتان لێبێ دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری لەگەڵ هەیئەی خەیری هاشمی ئەردەنی زیاتر لە 1000 کارتۆن خۆراکی ئامادە کردووە کە هەر کارتۆنێک زیاتر لە 20 کیلۆ خۆراکی وشکەی تایە لە قوتوندراوی تیا ئامادە کراوە کە ئینشاء الله ئەمڕۆ یا بەیانی بە ئینزال لە ڕێی فڕۆکەوە بە خستە خوارەوە ئەگەندرێتە کە سوکارتان لە غەزا خێرخوازان ئەمە خێر و هاوکاری و سەدەخەکانی ئێوەیە کە دەستگای خێرخوازی بەخشین خۆی لە ئەردەن سەرپەرشتیەکە و خۆی ئامادەیەکە و ئینشاء الله بە زووترین کات ئەیگەینین بە غەزا. زەیتەکە ئەمەش ئەمە نۆک ئەمە قەڵە خەرمان ئەمە ساوەرە 4 کیلۆ شەکرە 5 کیلۆ برنجی مەحموودە شیرێکی 800 غرامیە
ماکارۆنە 6 دانەیە اینجا قوتووی ماسی ئەمەشیان گۆشتی لە قوتوندراوە 2 دانەیە ئەمەش جۆرێشترە لە گۆشتی ماسی ئەمەشیان نۆکە نۆکی هاردراوە حازر کراوە 3 دانەیە ئەمەشیان پاقلەی لە قوتوندراوە ئامادەکراوە بڵین ئەمەشیان 4 دانەیە ئەمە تاعینە بۆ نانی بەیانی ئەمە جۆشاوی تەماتەیە بۆ شێوازەیە 4 دانەیە ئەمیش علاقەشی بۆ ئامادەکراوە علاقە بۆ تێکردنی بۆ گواستنەوەی. لە کاتێکدا برینەکانی غەزا ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر دەبنەوە و بانگی مرۆڤاتی بۆ یارمەتی لە ئاسمانی شارەکەدا دەنگ دەداتەوە جارێکی دیکە دەستی هاوکاری و بەخشندەیی لە کوردستانەوە درێژ دەبێتەوە بۆ ئاسمان و زەوی ئەم خاکە لێقەوماوە وەک تیشکێکی هیوا لە دڵی تاریکیەوە دەستگای خێرخوازی بەخشین باوکاری ڕێکخراوی هەیئەی خێرخوازی هاشمی کاروانێکی نوێی مرۆیان بۆ خوشک و برایانمان لە غەزا لە ڕێگەی فڕۆکەوە بەڕێخست. ئەم هاوکاریە کە بەرهەمی دڵسۆزی و بەخشندەی خێرخوازانی کوردستانە پەیامێکی ڕوونەکە دەڵێت ئێوە بە تەنیا نین ئەمە یەکەم جار نییە دەستگای خێرخوازی بەخشین ئازارەکانی غەزە دەبیستێت بە درێژایی ساڵانی سەختی و گەمارۆ هەمیشە دەستی سۆز و هاوکاریان بۆ درێژ کردوون وەک ئەندامێکی دەستگاکەش وتی هەموو ئەو خواردنانەی دەینێرین دیاری دڵی خێرخوازانە. ئەم هاوکاری و خواردنانە کە دەستگای بەخشینی کوردستان ئامادەی کردوون بە پشتیوانی خوا هێزە چەکدارەکان هەڵدەستن بە گواستنەوەی بۆ بنکەی ئاسمانی شاهانە و لە ڕێی فڕۆکەکانی هێڵی هێزی ئاسمانی شاهانەوە بەردەدرێتەوە بۆ هاوڵاتیانی غەزە. سوپاسی دەستگای بەخشین دەکەین. لەم کاتە سەختەدا ئەم کاروانە خۆراکیە تەنها تێرکردنی گەدەیەک نییە بەڵکو تێرکردنی ڕۆحێکە بە هەستی پێکەوەبوون و مرۆڤ دۆستی هیوا و نزای خەڵکی کوردستان لەگەڵ هەر کارتۆنێکدا لە غەزە دەنیشێتەوە بۆ ئاواتەی ئارامی و ئاسایش بگەڕێتەوە بۆ غەزە و چیتر برسێتی دەنگی هیچ منداڵێک نەبڕێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی هەڵمەتەکانیە بۆ گەیاندنی هاوکاری بۆ لێقەوماوان و خەڵکی شایستەی کەرتی غەزە بیری لەوە کردەوە کە شاندێک بنێرێ بۆ وڵاتی ئەردەن ناردنی ئەم شاندە بۆ وڵاتی ئەردەن بۆ دوو مەبەست بوو دیارە مەبەستی یەکەمیان بریتی بوو لە قوتونانی گۆشتی قوربانی کە لە وڵاتی هندستان ئەم قوربانیە کرا ئەمساڵ 4 ڕۆژی جەژنی قورباندا بە شێوازێکی شەرعی ئاژەڵەکان سەر بڕان گۆشتەکان بە بەستویی نێردران بۆ وڵاتی ئەردەن لە ڕاستی ئەمساڵ پێمان باش بوو کە گۆشتەکە لە قوتوو بنرێ لەبەرەوەی کە ساڵی پێشوو دەواازەکان کراوە بوونێمە لە ڕێی دەواازەکانەوە گۆشتمان ناردە ناو کارتی غەزەوە بەس ئەم ساڵ دەواازەکان داخراون تا ئەو کاتەی کە دەواازەکان نەکرێنەوە نازانین چەندی پێچێ بۆی گۆشتەکە بە باشی بمێنێتەوە و خراپ نەبێ و تێک نەچێ و بە کەڵکی خواردن بێ ئەم ساڵ وامان بە گونجاوزانی گۆشتەکە لە قوتوو بنین کە لە قوتووی ئەنێن دیارە ماوەی 3 بۆ 5 ساڵ بەرگەگرێ و ئەمێنێتەوە لەو ماوەیشە ئێمە بە پشتیوانی خوای گەورە گۆشتە قوربانیەکە ئەنێرین بۆ کەرتی غەزە بەڕاستی ئێمە ئەمە لەبەر ئەوەکەین کە
قەنەعەتمان وایە لەو باوەڕین ئەو پارەیە ئەو هاوکاریە ئەو خێر و خێراتەی خێرخوازانی هێنن ئەمانەتە لە گردنی ئێمە پێویستە بە شێوازێکی گونجاو بیگەێنین بەو کەسانەی کە شایستە و شیاون بۆیە ساڵی پاریش دیارە ئێمە هەموو قوربانەکەمان سوپاس بۆخوا گەیاندە ناو کەرتی غەزە ئەم ساڵیش هەر بەرنامەمان وایە ئینشاءڵڵا لە نزیکترین کاتە قوربانیەکە بگەینینە ناو کەرتی غەزە ئەمەش دیارە وەک ئەرکێکی شەرعی لەسەر شانی خۆمان ئەیبینین. خاڵی دوم کە شاندەکە چوون بۆی بۆ وڵاتی ئەردەن دیارە لە ئێستاە دەواازەیە کراوەتەوە لە وڵاتی ئەردەنەوە خواردن و پێداویستی بنێردرێ بۆ لێ قەوماوانی غەزە ئێمە شاندەکەمان ڕاستپار بەڕاستی کە بچن لەوێ سەبەتەی خۆراکی ئامادە بکەن و سەبەتەی خۆراکی ڕەوانەی ناو کەرتی غەزە بکەن خۆشبەختانە خی گەورە بۆی هێناینە پێشەوە کە توانیمان لەگەڵ و ڕێکخراوە ئەردەنیا هەماهەنگی بکەین و سەبەتە خۆراکیەکانمان بە زووترین کات بگەێنێتە کەرتی غەزە کە بریتە لە ناردنی لە ڕێی تیارەوە لە ڕێی فڕۆکەوە فڕێدانە خوارەوەی کە ئەمە نزیکترین کات ئەگاتە دەست لێ قەوماوانی غەزە دیارە شێوازی تریش هەیە لە ڕێی بار هەڵگرەوە بینێری بەس بار هەڵگرەکە ماوەیەکی پێچێ تا ڕەزامەندی بۆ وەرەگیرێ بار هەڵگرەکە بنێرێ بۆ کەرتی غەزە و تا ئامادە ئەکرێ و ئەگاتە کەرتی غەزە لەو ڕێگەیەوە ماوەیەکی پێچێ بەڵام لە ڕێی فڕۆکەوە هەم ئاسانتر بوو هەم زووتریش ئەگەیشتەوە بۆ ئێمە ڕێگەیمان بە گونجاو زانی سوپاس بۆ خواتوانیمان وەکو یەکەمین ڕێکخراوی خێرخوازی لە کوردستانەوە لە ڕێی فڕۆکەوە هاوکاری و سەبەتەی خۆراکی بگەێنین بە کەرتی غەزە. ئێمە دڵنیایی ئەدەین بە خێرخوازان کە بەردەوامە بین لە گەیاندنی هاوکاریەکانیان بە خەڵکی لێ قەوماوی غەزە خەڵکی شایستەی غەزە خەڵکی برسیکراوی غەزە بەردەوامە بین ئینشاءڵڵا و ئێمە بڕیارمان وایە کە لەم ڕۆژانە شاندێکمان ئەچێتە میسر لەوێش ئامادەکاریەکەین دووبارە چونکە بە گوێرەوە هەواڵانەی بە ئێمە گەیشتۆ دەواازەکان ڕەنگە بکرێنەوە ئامادەکاریەکەین کە خواردن و پێداویستی تریش ئامادە بکەین بۆ ناردنی بۆ ناو کەرتی غەزە بۆیە دڵنیایە دەین بە خێرخوازان کە ئەتوانن متمانە بکەن بە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریەکانیان بۆ ناوخۆ بێ یا بۆ دەرەوە بۆ کەرتی غەزە بێ بۆ وڵاتانی ئەفریقا بێ متمانە بکەن بە دەستگای خێرخوازی بەخشین و بە ئەمانەتەوە هەموو هاوکاریەکانتان ئەگەینینە شوێنی خۆی و ئەو ئەمانەتە ئێمە لە ئەستۆگرین بۆ قیامەتیش بۆ لای خی پەروەردگار کە هاوکاریەکانتان بە دەستێکی ئەمین بە دەستێکی پاک ئەگەێنین بەو کەسەی کە شیاوی ئەو هاوکاریە و شایستەی هاوکاریکردنە. وبتبرع سخي ومبارك من مؤسسة بخشين والمتبرعين الأفاضل من الحلبجة الجيدة قام إخواننا بمشروع عمل تكية لإطعام وغوث النازحين في غزة بعد أكثر من 4 شهور من حصار مبدق وغلاء فاحش في الأسعار وموت مستمر في الأطفال وسوء تغذية مستمر. نشكر فريق ومؤسسة بخشين ومتبرعي الحلبجة الجيدة على هذا الجهد المبارك والله نسأل أن يطعمهم من ثمار الجنة. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. هنيئا لمن ساهم وأعطى وأنفق ولعلي أذكرهم فقط بآية ترغبهم في هذا الفضل العظيم. ترى الإنسان إذا قربت حياته تنتهي ونزل عليه ملك الموت وقت الاحتضار يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني ليش إلى أجل قريب. لاحظوا يبغى يرجع الدنيا ولو شيء بسيط قال فأصدق ما قال أقوم أصلي رغم فضل الصلاة وعظمها ولا أروح أبر أمي وأبوي قال فأصدق. قال العلماء لسببين ذكر الصدقة إما أنه رأى فضل الصدقة وهو من أهلها وتمنى أنه ازداد منها وإما أنه رأى فضل الصدقة وهو ليس من أهلها فيرغب أن يرجع للدنيا حتى يتصدق حتى يرحمه الله بهذه الصدقة. هذا عند لحظات الموت.
البدن. آدم جئنا ومن حواء الرحمة وأجمل ما فينا، نعطف ونحب ونشتاق، تتشابه جل أمانينا، للخير نميل بفطرتنا، للقيم برانا بارينا، كنا رجلا صرنا أمما، نرقى برقي مبادينا، بعدل الله نقيم حياة لحاضرنا وآتينا، بنو حواء معا شركاء على قيم نبينا، بعدل الله نقيم حياة لحاضرنا وآتينا، بنو حواء. في غزة هنا لا يسألون عن الأصناف، بل سؤالهم الوحيد: هل هناك شيئا سنأكله اليوم؟ رغيف الخبز هنا أصبح حلما مؤجلا، والطحين أصبح يقايض بالدموع. الأمهات باتت يطعمن أولادهن ما تبقى من الصبر، والآباء يعودون لأولادهم بأياد فارغة وقلوب ثقيلة. نقوم نحن في مؤسسة بخشين الخيرية وبتبرع كريم ودعم فاضل من متبرعي كردستان من أهلنا في العراق بتوفير رغيف الخبز لأهلنا النازحين هنا في قطاع غزة، أملا من الله عز وجل بأن يكون هذا شيئا ليسد جوعهم. فبارك الله في أهل العطاء وبارك الله في عطائهم. جمعنا رب الكون بها أوصانا، نتعايش بالعدل سويا، مهما نتباين ألوانا، لا يعدم قوتا أفقرنا، لا يقهر نفسا أقوانا، فتعالوا نملأ عالمنا إخلاصا بذلا إتقانا، بعدل الله نقيم حياة لحاضرنا وآتينا، بنو حواء معا شركاء. شكرا مؤسسة بخشين الخيرية والداعمين أهل العطاء من كردستان من أهلنا العراق، جزاهم الله عنا وعن أهلنا النازحين خير الجزاء. حاضرنا وآتينا، بنو حواء معا شركاء على قيم نبينا، كالشمس تعيش ضمائرنا، ونحب الفرحة لسوانا، نتسابق والأكرم فينا إنسان يبني الإنسان، بعدل نقيم حياة لحاضرنا وآتينا، بنو حواء معا شركاء على قيم نبينا، بعدل الله نقيم حياة لحاضرنا وآتينا، بنو حواء معا شركاء على قيم نبينا، قيم كبرى لما نعليها تعلينا.